بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لەبێ. بەیانی ئەمڕۆ خوشک و برایەک کە دوانە بوون لە دەڤەری ڕاپەڕین بە هۆی غازی سۆپاوە گیانیان لەدەستدا بە گوێرەی زانیاریەکانی تەندروستی ڕاپەڕین. بەیانی ئەمڕۆ کاتژمێر 6 دوو منداڵ بە ناوەکانی میر مەریوان و مەیلی مەریوان کە تەمەنیان 6 ساڵ بووە دوانن ئەو منداڵانە گەیندراونەتە نەخۆشخانەی ڕانیە و ئەو کاتی کە گەیەنراونەت نەخۆشخانە پێشتر گیانیان لەدەستداوە. هۆکاری گیان لەدەستدانەکەیان تەندروستی ڕاپەڕین دەڵێ بەهۆی ئەوەی کە شەو خێزانەکە سۆپایان ئیش پێ کردووە لەو ژوورە و نەیان کوژاندوێتەوە. کورسیەک کە نزیکی سۆپاکە بووە گڕی گرتووە و بەهۆیەوە ئەو دوو منداڵە گیانیان لەدەستداوە. خێزانەکە دانیشتووی گوندی تیتۆکەن لە قەزای ڕانیە.